کاتتان باش قوتابیانی خۆشەویست دووبارە گەڕاینەوە لاتان بۆ تەواوکردنی وانەی دووەم لە بەشی هەفتەمی فیزیا لە بەندی یەکەم کە بریتی بوو لە بەیەکداچوونی شەپۆڵەکانی ڕووناچی لە دەرسی ڕابردوو باسی ئەومان کرد کەەوە بەیەکداچوونی ڕووناچی لە نێوان شەپۆڵەکانی ڕووناچی چۆن دەدات مەرجەکانمان باس کرد مەرجەکانی بەیەکداچوون کە بریتی بوون لەوەی کەەوە پێویستە ڕووناچەکانی یاخود شەپۆڵەکانی کە بەیەکدا دەچن تاکە ڕەنگ بن و هەروەها هاوبار بن هاوباریش باسی ئەومان کرد کە هاوباری بریتە دەچێت بریتە لە نەگۆڕانی جیاوازی ڕەوگە لە نێوان دوو شەپۆڵەکە یاخود زیاتر یعنی مەبەستمانەوەیە دوو شەپۆڵیان زیاتر بەیەکدا بچن دەتوانن بەیەکدا بچن بەڵێ ئەگەر هاتوو هاوبار بن مەبەستیش لە هاوباری بریتی بوو لە نەگۆڕانی جیاوازی ڕەوگە کە لە دەرسی ڕابردوو باسمان کرد پاشان باسمان لەوە کرد ئەو ناوچانەی کەوا لە ئەنجامی بەیەکداچوون دروست دەبن یان ئەوە تێ بەیەکداچوونەکە دروستکرد دەبێت ئەگەر بەیەکداچوونەکە دروستکرد بێت ئەوە ناوچەیەکی ڕووناک دروست دەکات بەڵام ئەگەر هاتوو بەیەکداچوونەکە لە ناوبەر بێت ئەوە ناوچەیەکی تاریک دروست دەکات لە دەرسی ڕابردوو خشتەیەکمان دروست کرد ئەو خشتەیە وەکو جیاوازیەک لە نێوان هەردوو بەیەکداچوونەکە کە بریتی بوو لە بەیەکداچوونی دروستکرد لە بەیەکداچوونی دروستکرد باسی ئەومان کرد گوتمان ئەو ناوچەیەکەوە دروستی دەکات ناوچەیەکی ڕووناک دەبێت چەند خاڵێکمان لە بەیەکداچوونی دروستکرد باس کرد یەک لەو خاڵانە بریتی بوو لەوەی کەەوە جیاوازی ڕەوگەمان باس کرد جیاوازی ڕەوگە لە دەرسی ڕابردوو جیاوازی ڕەوگەمان ڕوون کردەوە گوتمان جیاوازی ڕەوگە لە نێوان دوو شەپۆڵ کە بەیەکدا دەچن و بەیەکداچوونەکەیان دروستکرا ئەوە پێویستە جیاوازی ڕەوگە لە نێوانیان سفر یاخود 2 پای یان 4 پای یان 6 پای بەو شێوەیە بەردەوام بێت ئەوەی و هەروەها باسی شتێشترمان کرد کە ئەویش بریتی بوو لە جیاوازی ڕێڕەو لە جیاوازی ڕێڕەو وتمان جیاوازی ڕێڕەو بە دی ساینی ثێتاش بەناوبانگە یاخود ناوبانگ ناوزەم دەکرێت جیاوازی ڕێڕەو لە نێوان دوو شەپۆڵەکە بۆ ئەوی بەیەکداچوونەکەیان بەیەکداچوونێکی دروستکرد بێت ئەوە یەکسان بوو بە چی؟ یەکسان بوو بە سەفر یاخود یەک درێژی شەپۆڵ یان دوو درێژی شەپۆڵ یان 3 یان 4 و بەم شێوەیە کەواتە هەر کاتێک جیاوازی ڕێڕەو لە نێوان دوو شەپۆڵەکە چی بێت؟ لە نێوان دوو شەپۆڵەکە سەفر یان ژمارەی تەواوی درێژی شەپۆڵ بێت ئەو کاتە دووبارە بەیەکداچوونەکە دەبێتە بەیەکداچوونێکی دروستکرد و هەروەها باسی هاوچێشەی بەیەکداچوونی دروستکردمان کرد گوتمان هاوچێشەی بەیەکداچوونی دروستکرد بریتیە لە دی ساینی ثێتا و یەکسانە بە ئێم لەمدا هەر یەک لەو پیتانەی کەوا لە یاسایەکە ئاماژەی پێکرایە لە دەرسی ڕابردوو ڕوونمان کردەوە لە بۆ نمونە گوتمان دی بریتیە لە دووری نێوان دوو درزەکە لەبەرەوەی ئەمە دوو درز مامەکانینە لە بەیەکداچوونی تاقیکردنەوەکەی یۆنگ و ثێتا گۆشەکە بریتیە لە گۆشەی نێوان برژۆڵەی ناوەند لەگەڵ چێ؟ لەگەڵ برژۆڵە داواکراوەکە چیتر بەنسبەت ئێم کە پێشی دەگوترا پلەی برژۆڵە و هەروەها لەمداش بریتیە لە درێژی شەپۆڵ ئەوانە لە دەرسی ڕابردوو ئاماژەمان پێکرد بەنسبەت پلەی برژۆڵە تەماشاکە قوتابیان پلەی برژۆڵە کە بریتیە لە ئێم گوتمان ژمارەکانی 0 1 2 3 4 هەتا کۆتایی واتە هەموو ژمارە تەواوەکان وەردەگرین لە کتابەکەمان لێرە پۆزیتیف و نێگەتیفی دانایە مەبەست لە پۆزیتیف و نێگەتیفەکە ئەوەیە لەبەرەوەی برژۆڵە ناوەندەکە کاتێک لەسەر شاشەکە دروست دەبوو برژۆڵەکان لە بەشی سەرەوە دروست دەکات و هەروەها لە بەشی خوارەوە دروست دەکات ئەگەر ئەوەیان برژۆڵەی ناوەند بێت ئەوانەی سەرەوە بە پۆزیتیف دادنرا ئەوانەی خوارێکی بە نێگەتیف دانرا هەرچەندە پۆزیتیف و نێگەتیفەکە لە کتابەکەمان پرسیارێکی لەسەر نییە کە بۆ ئایا بە پۆزیتیف حەل بکرێت یاخود بە نێگەتیف حەل بکرێت بەڵام ئاماژەی پێکراوە هەروەکو ئەوەی باسم کرد لەبەر برژۆڵەی ناوەند ئەو ئاماژەیە پێکراوە زۆر باشە ئەگەر بگەڕێنەوە سەر هاوچێشەکەی بەیەکداچوونی دروستکرد لە هاوچێشەکە کاتێک پلەی برژۆڵەکە لێرە تعویزکەین لە بۆ نمونە ئەگەر هاتوو پلەی برژۆڵەکەی 0 بێت واتە ئەگەر ئێمەکە بە 0 دابێن ئەوە 0 جارانی هەر شتێک بکەین ئەوە دەکاتە 0 واتە ئەو کاتە جیاوازی ڕێڕەوەکە دەبێتە 0 هەر کاتێک جیاوازی ڕێڕەو کردیە 0
ئەو برژۆڵەیە کە بەدەستمان دەکەوێت یەکسان دەبێت بە برژۆڵەی ناوەند. ئەگەر تێبینی بکەن لەسەر مەلزەمەکە یاخود لەسەر ئەوەکە ئیشارەتمان پێ کردووە، ئیشارەتمان بە جەدوەلێک کردووە، لە جەدوەلەکە پلەی برژۆڵەکە و هەروەها جیاوازی ڕێڕە و هەروەها جیاوازی ڕۆکەمان لە بۆ هەر یەکێک لە برژۆڵەکان تێبینی کردیە. لە بۆ نمونە هەروەکو تاسە لێرەش ڕوونم کردەوە، ئەگەر هاتو پلەی برژۆڵەکە زیرۆ بی سفر بێت، ئەو کاتە دی ساین تێدا کە ناوی چ بوو؟ ناوی جیاوازی ڕێڕە بوو، ئەوە جیاوازی ڕێڕەوەکەشی یەکسان دەبێت بە سفر و هەروەها جیاوازی ڕۆگەکەشی هەرچەندە هەر سفرە. بە هەمان شێوە ئەگەر هاتو پلەی برژۆڵەکەمان یەک بوو، ئەگەر پلەی برژۆڵەکەمان یەک بوو، ئەوە ئەگەر هاتو لە جێی ئەو ئێمە یەک دابرین، ئەو کاتە تەنها درێژی شەپۆڵەکە دەمێنێتەوە. بەمانایەکی تر جیاوازی ڕێڕە کە دەکاتە دی ساین تێتا یەکسان دەبێت بە چەند؟ یەکسان دەبێت بە یەک درێژی شەپۆڵ. و بەو شێوەیە بەردەوام دەبێت ئەگەر بووە دوو، ئەگەر بووە سێ، ئەوە لێرە لە جەدوڵەکە لەو جەدوڵێکەوە لە بەرچاوتانە بە تەواوی ئەو بابەتە ڕوون کراوەتەوە. بەتابەتی ئاگادار بە قوتابیان ئەوە پرسیاری لەسەر هاتیتەوە، هەر کاتێک لە بۆ نمونە ئەگەر جیاوازی ڕەوگە مەسەلەن سفر بێت، ئەوە کام برژۆڵە دروست دەبێت؟ بە تەکید برژۆڵەی ناوەند. ئەگەر جیاوازی ڕەوگە دوو پای بێت کە دەکاتە دوو پای یان دەکاتە 6.28 تەوان لێرە بەڕادیەنە، ئەو کاتە دووبارە ئەو برژۆڵەیە کە پەیدا دەبێت یان کە دروست دەبێت بریتێ لە برژۆڵەی یەکەم. ئەوە بەنسبەت بە یەکداچوونی دروستکرد. ئەو جارەیان دەچینە سەر دووەم بە یەکداچوون کە لە کتابەکەمان ئیشارەتی پێکراوە، لە دەرسی ڕابردووش ڕوونم کردەوە لە بۆتان. جۆری بە یەکداچوونی دووەم بریتی بوو لە بە یەکداچوونی لە ناوبەری تەواو، لە بە یەکداچوونی لە ناوبەری تەواو وتمان ئەو ناوچەیە کە دروست دەبێت لەسەر شاشەکە ناوچەیەکی تاریک دەبێت. برژۆڵەکانیش پێیان دەبێت برژۆڵە تاریکەکان، هەروەکو چۆن بە برژۆڵە ڕووناکەکان دەگوترا برژۆڵەی ڕووناک، بە برژۆڵە تاریکەکانیش دەگوترێت برژۆڵەی تاریک. باش، لە برژۆڵە تاریکەکان یاخود لە بە یەکداچوونی لە ناوبەر هەروەکو ئاماژەمان پێکرد لە دەرسی ڕابردوو، جیاوازی ڕەوگە لە نێوان دوو شەپۆڵ بۆ ئەوەی بە یەکداچوون بە یەکداچوونەکەیان لە ناوبەر بێت، ئەوە پێویستە هەر یەک لەوانە بێت. چێە؟ پای، باشە، یانیش 3 پای، یان 5 پای، یان 7 پای و هەکەدا بەو شێوەیە. قوتابیان ئەوەی لێرە پێویستە ئەوەی دەبێت ئیشارەتی پێ بکەم و ئاماژەی پێ بکەم، تەماشا بکەن کەمترین جیاوازی ڕەوگە لێرە بریتیە لە پای. هەندە جار لە کتابەکەمان بە پلەش دەینتەوە کە بریتیە لە چەند؟ لە 180 پلە. واتە دەتوانم بڵێم هەر کاتێک یاخود کەمترین جیاوازی ڕەوگە لە نێوان دوو شەپۆڵ بۆ ئەوەی بە یەکداچوونێکی تەواو لە ناوبەر یاخود تاریک پەیدا بکەن، ئەوە چەندە؟ ئەوە 180 پلە یاخود پای. باش، کەواتە ئەوە بەنسبەت جیاوازی ڕەوگە. بەنسبەت جیاوازی ڕێڕە و هەروەکو لە دەرسی ڕابردوو ئاماژەمان پێکرد، وتمان جیاوازی ڕێڕە بریتیە لە دی ساینی تێتا. جیاوازی ڕێڕەویش بۆ شەپۆڵە بۆ ناوچە تاریکەکان بریتینە لە چێ؟ بریتینە لە نیو شەپۆڵ یاخود ژمارەی تاچی نیوەی درێژی شەپۆڵ، هەروەکو لە دەرسی ڕابردوو ئاماژەمان پێکرد. واتە 1 لەسەر 2 لەمدا، 3 لەسەر 2 لەمدا، 5 لەسەر 2 لەمدا، 7 لەسەر 2 لەمدا، بەو شێوەیە بەردەوام دەبێت. کەواتە ئەدی هاوچێشەکە ئەگەر بین هاوچێشەکە بنووسین، دەربارەی هاوچێشەکە دووبارە دەربارەی هاوچێشەکە دی ساین تێتا کە بریتی بوو لە چێ؟ بریتی بوو لە جیاوازی ڕێڕە و یەکسانە بە چێ؟ یەکسانە بە M کە بریتیە لە پلەی برژۆڵە کۆی 1 لەسەر 2 هەمووی جارانی درێژی شەپۆڵ. ئاگاداری ئێرە بن نیوەکە واتە 1 لەسەر 2 لە ناو کەوانەکەیە، ئەوەتان لەبیر نەچێت، واتە جارانی لەمدایەکە مەکەن ڕاستەوخۆ. باش، دووبارە دی بریتیە لە دووری نێوان دوو درزەکە، تێتا بریتیە لە چێ؟ بریتی بوو لە گۆشەی نێوان برژۆڵەی ناوەند لەگەڵ برژۆڵەی داوەکراو، M پلەی برژۆڵەیە و هەروەها لەمداش بریتیە لە درێژی شەپۆڵی بەکارهێنراوە. دووبارە لە برژۆڵەکان چێ وەردەگریت؟ سفر وەردەگرێت، 1 2 3 4 5 واتە هەموو ژمارە تەواوەکان وەردەگرێت. هەر لەبەر ئەوە هەر لێرەوە دەتوانێت ئەوە تێبینی بکەین، تەماشا بکەن. بۆ نمونە ئەگەر هاتوو پلەی برژۆڵەکەمان سفر بێت، پلەی برژۆڵەی سفر بێت واتە M سفر بێت، باشە،
ئەوە یەکەم چیمان بۆ دروست دەبێت یەکەم برژۆڵەی تاریکمان لە بۆ دروست دەبێت کەواتە قوتابیان تەماشا بکەن لێرە کاتێک پلەی برژۆڵە یەک بێت کاتێک پلەی برژۆڵە یەک بێت لە چێ لە برژۆڵە ڕووناکەکان ئەوە ئەو برژۆڵەیە کە دروست دەبێت بریتیە لە یەکەم برژۆڵەی ڕووناک بەڵام یەکەم برژۆڵەی تاریک بۆ ئەوەی دروست بێت پێویستە پلەی برژۆڵەکەی چەند بێت سفر بێت بەمانایشێ دەتوانم ئەوە بڵێم برژۆڵە تاریکەکان دائیمەن پلێک یەکێک لە پاشترە لە برژۆڵە ڕووناکان واتە برژۆڵەی یەکەمی ڕووناک پلەکەی یەکە بەڵام برژۆڵەی یەکەمی تاریک پلەکەی چەندە سفر لە بۆ نمونە ئەگەر بچین سفر لێرە دابرینەوە سفر کۆ یەک لەسەر دوو دەبێتە نیو ئەو کاتە دەبێتە نیو درێژی شەپۆڵ نیو درێژی شەپۆڵ مەبەستمان جیاوازی ڕێڕەوەکەیە کە دەکاتە یەکەم برژۆڵەی تاریک ئەوە یەک ئەگەر بگەڕێنەوە سەر جیاوازی ڕەوگەکە کاتێک جیاوازی ڕەوگە لە نێوان دوو شەپۆڵەکە پای بێت یاخود 180 لەبێت ئەوە یەکەم برژۆڵەی تاریک پەیدا دەبێت هەروەکو لێرە لەسەر شاشەکە ئاماژەمان پێکردیە تەماشا بکەن لە برژۆڵە تاریکەکان بۆ نمونە برژۆڵەی تاریکی یەکەم پلەکەی چەندە پلەی برژۆڵەکەی سفرە جیاوازی ڕەوگەکەی نیوە و هەروەها جیاوازی ڕەوگەکەشی پای یاخود 180 پلەیە بە هەمان شێوە برژۆڵەی تاریکی دووەم پلەکەی گوتمان دائیمەن دانەیەک لە پاشترە قلەک لە پاشترە واتە پلەکەی بەنسبەت برژۆڵەی تاریکی دووەم پلەکەی یەکە بەڵام جیاوازی ڕەوگەکەی چەندە سێ لەسەر دوو لەمدایە بە هەمان شێوە جیاوازی ڕەوگەکەشی سێ پایە ئەوە بەنسبەت ئەو جەدوەلەی یاخود ئەو تەیبڵەی کەوا لەسەر کتابەکەمان کردیتمان لەسەر مەرجەمەکە کردیتمان ئێستاش لە بۆ قوتابیان لەسەر سەبوورەکەم کرد لەو تەیبڵە لەو خشتەیە دەتوانین ئیسفادەیەکی باش بکەین لە ناسینەوەی هەموو ئەو برژۆڵانی کە دروست دەبن چ برژۆڵە ڕووناکەکان چ برژۆڵە تاریکەکان لە ڕووی چی لە ڕووی پلەکانیان و هەروەها لە ڕووی جیاوازی ڕەوگەیان و هەروەها لە ڕووی جیاوازی ڕێڕەویان زۆر چاک ئێستا دووبارە جارش کرد دەگەڕێنەوە سەر ئەو هاوچێشانی کەوا دروستمان کرد دین لەسەر هەر یەک لە هاوچێشەکان جارێکیان بۆ برژۆڵەی ڕووناک جارێکیان بۆ برژۆڵەی تاریک دین هەر یەکیان بۆ هەر یەکیان پرسیارێکی حسابی حەل دەکەین بۆ ئەوەی حەلکردن لەلای کتابەکان ئاسان بین قوتابیان لێرە ئەوەی کە گرنگە و پێویستە ئاگاداری بن بابەجان گۆڕینی یەکەکانە گۆڕینی یەکەکان چۆن یەکەکان دەگۆڕین زۆر پێویستە قوتابی شارەزایەکی باش لە گۆڕینی یەکەکان پەیدا بکات چونکە بەڕاستی ئەوەی کەوا جێی تێرامانە گۆڕینی یەکە هەندە جار گرفت لە بۆ قوتابەکانمان دروست دەکات هەرچەندە هیوادارین ئەو گرفتە بتوانن زاڵ بنەسەری زۆر چاکە ئێستا نمونەیەکی ئاسان وەردەگرین هەروەکو لە کتابەکەمان ئاماژەی پێکراوە دێینە سەر ڕاهێنانی هەفتی ئەلف لە کتابەکەمان باس لە ڕووناچێک دەکات کە دەکەوێتە سەر دوو درس هەروەکو ئەوەی کەوا پێشتر باسمان کرد با بینە سەر پرسیارەکە لە بۆ قوتابیان پرسیارەکەشی کار بکەین ڕاهێنانی لە کتابەکە بابەجان ڕاهێنانی هەفتی ئەلف لە کتابەکەمان ئاماژە بەوە دەکات لە ڕووناچێک دەکەوێتە سەر دوو درس ماوەی نێوان دوو درس وتمان ماوەی نێوان دوو درس بریتیە لە چێ بریتیە لە دی کە چەندە 2.02 جارانی دەتوان سالب 6 مەتر ئەوە دووری نێوان دوو درسەکەیە هەر لە پرسیارەکە ئیشارەت بەوە دەکات دەڵێ یەکەم برژۆڵەی ڕووناک یەکەم برژۆڵەی چێ دروست بوو ڕووناک مەبەست لەو قسەیە واتە پلەی برژۆڵەکەی چەندە باڵا یەکە زۆر باشە بە گۆشەی واتە گۆشە لادانەکەی چەندە گۆشە لادانەکەی 16.5 پلەیە لەگەڵ برژۆڵەی ناوەندە هەروەکو لێرە لە تەیبڵەکە ئەو شتە نووسیە لە خشتەکان ئەو گۆشەیە دائیمەن هەردەم گۆشەی نێوان چێ گۆشەی نێوان برژۆڵەی ناوەندە لەگەڵ برژۆڵەی داواکراوە واتە ئێستا ئەو گۆشەیە کە دایتە من گۆشەیە لە نێوان برژۆڵەی ناوەند و برژۆڵەی چەندە برژۆڵەی یەکەم داواکراو چیە لە پرسیارەکە داواکراو دەڵێت درێژی شەپۆڵ ڕووناچیەکە بدۆزەرەوە واتە درێژی شەپۆڵەکەی لێمان دەوێت سەرەتا برژۆڵەکەمان ڕووناکە مادەم برژۆڵەکەمان ڕووناکە یاسایەکەمان بەو شێوە بەکاردێنین
دی ساینی تێدا یەکسانە بە ئێم لەمدا. داواکراوە لە پرسیارەکە چیە؟ داواکراوە لە پرسیارەکە لەمدایە، واتە درێژی شەپۆڵە. درێژی شەپۆڵ دەکاتە چی؟ دەکاتە ئەوەی لەگەڵێکی دەچێتە ژێرەوە دی ساینی تێدا بەسەر دەکەوێت. طبعا ئەگەر ئێرە بێن بەر لەوەی پرسیارەکە هەڵ بکەم دەتوانم ئاماژە بەوە بکەم یەک لە سوودەکانی دیاردەی بەیەکداچوونی ڕووناچی دۆزینەوەی درێژی شەپۆڵی ڕووناچیە. ئەو درێژی شەپۆڵی ڕووناچی کەوا بەکاری دێنین. زۆر سادە. یاڵا با لەگەڵ با بێن پرسیارەکە هەڵ بکەین. ئێستا دی واتە دووری نێوان دوو درزەکە ئەگەر تەماشایەکی قوتابیان بەخۆی مەترە واتە پێویستی بە گۆڕانکاری نییە لۆیە 2.02 جارانی دەتوان سالبی 6 جارانی ساینی چەند گۆشەکەمان 16.5 پلەیە. پلەی برژۆڵەکە چەندە؟ پلەی برژۆڵەکە یەکە. هەروەکو ڕوونە لە لای جەنابتان ئەم بۆ هەمووتان حاسیبە بەکاردێنن دوای ئەوەی کەوا نەتیجەکە دەدەینین لێرە بابەجان ئاگاداری ئەو شتە بن لێرە ئەوەی کەوا لە بۆمان دەردەچی 5.74 جارانی دەتوان چەند دەردەچێت؟ سال 6 مەتر دەردەچێت. ئەوە دەرمانینە. ئێستا ئەوە بە مەترە. چۆن دەیکەینە نانۆمەتر؟ چۆن دەیکەینە نانۆمەتر؟ لەوەی بیکەینە نانۆمەتر جارانی دەتوان موجب نۆی دەکەین نەک سال بنۆ. چکە ئەمە دەزانین مەتر لە نانۆمەتر گەورەترە. زۆر سادە. کاتێک جارانی دەکەین چەند دەردەچی؟ بگورنەوە سال 5 دەردەچێت 574 نانۆمەتر دەردەچی. طبعا لێرە ئاگاداری ئەو شتە بن بەپێی هەڵبژاردنەکانی کەوا لە پرسیارەکە دێتەوە پێویستە ئەوە تەکید بکەینەوە بزانین بە چی دەوێت بە مەتری دەوێت درێژ شەپۆڵەکە یاخود بە نانۆمەتری دەوێت ئەو کاتە دەتوانین چکەمە لێرە ئەومان بە مەترە کاتێ یەکەی مەتر لێرە دەبینێتەوە لە بۆمە چۆن دەیگۆڕێت لە بۆ نانۆمەتر جارانی دەتوان موجب نۆی دەکەین. ئەوە یەک لەو پرسیارانێکەوە ئاماژەی پێکراوە لە کتابەکەمان و داواکراوە لە پرسیارەکە بریتیە لە چێ؟ بریتیە لە درێژی شەپۆڵی ڕووناچی. زۆر باشە. هەر لەسەر ئەو بابەتە بەردەوام دەبین ئەو جارە دەچینە سەر پرسیارێکی تر ئەو جارەیان لە بۆ چی بەکاردێنین؟ ئەو جارە لە بۆ برژۆڵەی تاریک بەکاردێنین با شارەزایەتش لەو پەیدا بکەین. لێرە هەروەکو لە بدایەتی کتابەکە باسمان کرد وتمان دوو جۆر برژۆڵە پەیدا دەبێت ئەو جارەیان دەینە سەر پرسیارێکی ترکەوە داواکراو تێیدا دۆزینەوەی یاخود برژۆڵەی تاریکە. لە بۆ نمونە هەر لە هەمان ڕاهێنان واتە لە ڕاهێنانی هەفتی ئەلف ئەوەی کە هەلمان کرد بریتی بوو لە پرسیاری یەکەم ئەو جارەیان پرسیاری سێم هەڵ دەکەین. لە پرسیاری سێم دەڵێ زانیاریەکانی پرسیاری یەکەم بەکاربێنە بۆ پێوانی گۆشە بۆ پێوانی گۆشە واتە بۆ دۆزینەوەی گۆشە واتە داواکراو لێرە چێە؟ داواکراو لێرە دۆزینەوەی گۆشەیە گۆشەی نێوان چێ و چێ؟ برژۆڵەی ناوەند و برژۆڵەی تاریکەکەی دووەم. بزانە بابەجان برژۆڵەی تاریکی دووەم. برژۆڵەی تاریکی دووەم واتە ئێمەکەی چەند دەبی؟ یەک. ئاها لەبەر چی یەک؟ لە شتەکەی ڕوونم کردەوە وتمان برژۆڵەی تاریکی برژۆڵە تاریکەکان دائیمەن دانەیەک لە پاشترن. زۆر باشە. ئێستا چۆن دەتوانین بین ئەو گۆشەیە بدۆزینەوە؟ ئەگەر بگەڕێنەوە سەر پرسیاری یەکەم ئەو دراوانەیە کە لە پرسیاری یەکەم بەکارمان هێنا طبعا لێرە داواکراو گۆشەیە. لەبەرەوەی برژۆڵەکەمان تاریکە کەواتە هاوکێشەی تاریک بەکاردێنین. هاوکێشەی برژۆڵەی تاریک بریتی بوو لە دی ساینی سێتا یەکسانە بەچێ ئێم کۆی نیو جارانی درێژی شەپۆڵ. لێرە داواکراو چییە؟ لێرە داواکراو بریتیە لە گۆشە کەواتە دێین دەڵێن ساینی گۆشەکە یەکسانە بەچێ؟ دی واتە دووری نێوان دوو درزەکە دەچێتە بنەوە. باشە ئێم هەروەکو باسم کرد تاریکی دووەمە واتە ئێمەکە یەک بەکاردێنین لە کۆی یەک لەسەر دوو درێژی شەپۆڵەکە کە دۆزیمانەوە لە پرسیاری یەکەم کە بریتی بوو لە 574 نانۆمەتر. قوتابیان نانۆمەترە مادەم نانۆمەترە پێویستە بیکەینەوە مەتر واتە جارانی دەتوان سالب نۆی دەکەم. درێژی شەپۆڵەکەمان
درێژی شەپۆڵەکە بگورن دووری نێوان دوو درزەکەمان چەند بوو؟ دووری نێوان دوو درزەکەمان 2.02 جارانی دەتوان سالب 6 بوو. لێرە ئەگەر بین تەماشا بکەین یاساکەمان وەکو خۆی نووسیەوە بەڵام لەبەر چی ئەو یاسا ئەمان بەکارهێنا؟ لەبەر ئەوەی داوای بژۆڵەی تاریک دەکات. ئەوە یەک. دوو داواکراو گۆشەیە ساینەکەم نووسیەوە ئەوەی لەگەڵ ساینەکەیە کە دەکاتە دووری نێوان دوو درزەکە دەچێتە ژێرەوە m کە دەکاتە پلەی بژۆڵەکە یەکە کۆی نیو جارانی 574 زۆر باش. پاشان تەماشا بکەن لێرە ساینەکە کە بچێتە ئەو بەر دەبێتە ساینی ئینڤێرس ساینی هەڵگەڕاوە باشە. طبعا لێرە یەک کۆی یەک کۆی یەک لەسەر دوو دەکات یەک و نیو دەتوانم بە شێوەی 1.5 بنووسم لۆ ئاسانکاری خۆم 574 جارانی دەتوان سالب 9 لە ژێرەوەش 2.02 جارانی دەتوان سالب 6. بۆ دۆزینەوەی گۆشەلادان بۆ دۆزینەوەی گۆشەلادان پێویستە قوتابیان تێبینی ئەو شتە بکەن پێویستە یەکەکان وحدەکان یەک بن واتە مەتر لەگەڵ مەتر یان سانتیم لەگەڵ سانتیم یا نانۆمەتر لەگەڵ نانۆمەتر چونکە ئەمە باش دەزانین هەر وەکو لە بەشەکانی یەکەم ئەو شتەمان وەرگرتیا گۆشە لە سیستەمی SI International System یەکەی نییە مادەم یەکەی نییە کەواتە دەبێت یەکەکان بڕۆن ئەوەی کەوا لێرە دەردەچی دوای ئەوەی کەوا ئەو جۆ دابەش دەکەین و لە حاسیبەکەمان ساین ئینڤێرسی لە بۆ دەدۆزینەوە بابزانین گۆشەکەمان دەکاتە چەند گۆشەکەمان دەڵێ دەکاتە 25.2 پلا ئەوە بەنسبەت برژۆڵەی تاریک و هەروەها ئەوەشیان بەنسبەت برژۆڵەی ڕووناک ئەوە وەکو چۆنیەتی شیکارکردنی پرسیارەکان زۆر ئاگادار بن ئەگەر برژۆڵەکە ڕووناک بی ئەو کام هاوچشە بەکاردێت و ئەگەر برژۆڵەکە تاریک بی کامەیان بەکاردێت. جارێکی تر پێش ئەوەی بچینە سەرکەرتی دووەمی بابەتەکەمان پێش ئەو بچین دێم لێرە دووبارە هاوچشەکە دەنووسم چەند پەیوەندیەک لەسەر هاوچشەکە لە بۆ قوتابیانی خۆمان ڕوون دەکەینەوە. ئێستا دووبارە دەگەڕێمەوە سەر ئەو یاسایە کە تازە وەرمانگرت چ لە بۆ برژۆڵەی ڕووناک چ لە بۆ برژۆڵەی تاریک ئەوە گرنگ نییە بەڵام یاسا گشتێکە کە بریتی بوو لە دی ساین ثێتا m لەمدا یەکسانە بە m لەمدا دێم لەسەر ئەو هاوچێشەیە چەند بابەتێک لە بۆ قوتابیان ڕوون دەکەینەوە لۆ ئەوەی بتوانین زۆرترین ئەو پرسیارانەی کە لەناو پێداچوونەوەکەرە وەڵامیان بدەینەوە. تەماشاکە دی ساینی ثێتا یەکسانە بە چی؟ بە m لەمدا. دی چی بوو بابەجان؟ دووری نێوان دوو درس. ئەوە یەک. ئەوەشیان بریتی بوو لە گۆشەلادان. m پێی دەگوترا چی؟ پێی دەگوترا پلەی برژۆڵە. لەمدا بریتیە لە چێ؟ بریتیە لە درێژی شەپۆڵ. زۆر باشە. ئێستا ئەوە هاوچێشەکە لەبەر چاوتە. ئێستا دێم چی دەکەم؟ سەرەتا دێم پەیوەندیەک لە نێوان گۆشەلادان و درێژی شەپۆڵ وەردەگرم. بازارین چ پەیوەندێک هەیە لە نێوان چێ و چێ؟ پەیوەندی لە نێوان گۆشەلادان لەگەڵ درێژی شەپۆڵ. طبعا هەمومان ئەو شتە دەزانین هەر کاتێک پەیوەندیمان لە بینی دوو شت وەرگرت لە یاساکانی فیزیک پێویستە ئەوەی سێیەم بە نەگۆڕدا بین. واتە مەبەستم ئەوەیە لێرە هەر یەکە لە دی و لە m بە نەگۆڕدامان ناوە. ئەوانە نەگۆڕن. واتە گۆڕانکاریەکان تەنها لە بینی چێ و چێ دەکرێت؟ تەنها لە بینی ثێتا کە بریتیە لە درێژی شەپۆڵ لەگەڵ چێ؟ لەگەڵ گۆشەلادانەکە دەکرێت. جارێکی تر دەگەڕێمەوە سەر ڕووناچی. ئەو ڕووناچی کەوا دنیای پێ ڕووناک دەکرێتەوە لە فیزیا زۆر جار پێی دەگوترێ ڕووناچی سپی. ڕووناچی سپی خۆی لە خۆیدا پێک هاتووە لە چەند ڕووناچی یاخود لە چەند ڕەنگ پێک هاتووە لە 7 ڕەنگ. ڕەنگەکان بریتین لە ڕۆی جی بف. ڕۆی جی بف چیە قوتابیان؟ ڕۆی ڕێد لە ئینگلیزی سوور، ئۆ ئۆرنج واتە پرتەقاڵی، وای یەڵۆ زەرد، جی گرین سەوز، بی بلو شین، ئای ئیندیگۆ نیلی، ڤی ڤایۆڵێت ڤایۆڵێت تیش بریتیە لە چێ؟ لە وەنەوشەی. ئەو ڕەنگانە
ڕۆی جیبف بریتینە لە چێ؟ بریتینە لە شەبەنجی ڕووناچی سپی دوای ئەوەی کەواشی تەڵ دەکرێت ڕەنگەکان پێکاتینە لەو 7 ڕەنگانە. ئەوەی کەوا زانیاریتان لەسەرە ڕەنگی سوور زۆرترین درێژی شەپۆڵی هەیە، زۆرترین یاخود گەورەترین درێژی شەپۆڵی هەیە، بەڵام ڕەنگی وەنەوشەیی کەمترین درێژی شەپۆڵی هەیە، کەمترین درێژی شەپۆڵی هەیە. زۆر چاکە. ئێستا دەگەڕێمەوە سەر پەیوەندیەکە لە یاسایەکە. لە یاسایەکە ساینی ثێتا یەکسان دەکەم بەچێ؟ ئێم لەمدا لەسەر دی. تەماشا قوتابیان لێرە چمان کرد؟ لێرە تەنها بەس مجەڕەد دووری نێوان دوو درزەکەمان بردە ژێرەوەی کەرتەکە. ئەگەر سەیرێکی پەیوەندی لە نێوان ثێتا و لەمدا بکەین، پەیوەندی نێوان گۆشەلادان لەگەڵ چێ؟ لەگەڵ درێژی شەپۆڵەکە بکەین. پەیوەندیەکە پەیوەندێکی ڕاستەوانەیە. یعنی چۆن پەیوەندێکی ڕاستەوانەیە؟ مەبەستیە لەو قسەیە. پەیوەندی ڕاستەوانە واتە لە بۆ نمونە ئەگەر هاتوو لە دوو درزەکەکە، ئەگەر هاتوو لە دوو درزەکە لە بۆ نمونە جارێکیان ڕەنگێکی سوورم بەکارهێنا و جارێکیان ڕەنگێکی شینم بەکارهێنا. جارێکیان ڕەنگێکی سوور و جارێکیان ڕەنگێکی شین بەکارهات. سوور ئەویان سوور ئەویان شین. باشە؟ هەروەکو باسم کرد لە بیدایەتی لێرە درزەکەم واتە دووری نێوان دوو درزەکەمان بە نەگۆڕدانە. دووری نێوان دوو درزەکەمان بە نەگۆڕدانە، واتە دووری بینی ئەو دوو درزە ناگۆڕم. تەنها چێم گۆڕیت؟ تەنها ڕەنگەکانم گۆڕیت. جارێکیان سوور ئەوەتریشیان جارێکیان سوور ئەوەیان سوورە ئەوەشیان شینە. واتە چی؟ واتە درێژی شەپۆڵەکانیان جیاوازە. درێژی شەپۆڵی کامیان زیاترە؟ بەتەکید درێژی شەپۆڵی سوورەکە زیاترە. مادام درێژی شەپۆڵی سوورەکە زیاترە، دوای ئەوەی کەوا ڕووناچی سوورەکە دەکەوێتە سەر دوو درزەکە، چی لەسەر شاشەکە تێبینی دەکەین؟ ئەوە تێبینی دەکەین کە لەسەر شاشەکە لادانی برژۆڵەکان فراوانن، واتە گۆشە لادانەکانیان زۆرە. گۆشە لادان لێرە چۆنە؟ زۆرە. لەبەرچی؟ چونکە درێژی شەپۆڵی سوور زیاترە بە هەمان شێوەش گۆشە لادانەکەی زیاترە. بەڵام ئەگەر بچینە لای شینەکە، کاتێک دەچینە لای شینەکە بە هەمان شێوە دەیخەمە سەر هەمان دوو درز، ئەوە تێبینی دەکەم کە برژۆڵەکان لێک نزیکن. بە مانایەکی تر ئەو گۆشە لادانەی کە لێرە دروست دەبێت گۆشە لادانەکە کەمترە. هۆکارەکەی لێ چ دەگەڕێتەوە؟ هۆکارەکەی لەوە دەگەڕێتەوە درێژی شەپۆڵی شین کەمترە بە هەمان شێوەش گۆشە لادانەکەی کەمترە. کاتە لێرە ئەوە تێبینی دەکەین هەتا وەکو درێژی شەپۆڵ کەمتر بێت گۆشە لادان کەم دەبێتەوە، هەتا درێژی شەپۆڵ زیاتر بێت بە هەمان شێوە گۆشە لادان زیاتر دەبێت. ئەوەیان یەکەم. دەچینە سەر تێبینی دووەم. بەڵام ئەو تێبینیانە هەم لە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان پێویستمان پێگەبی، ئەو پرسیارانەی کە بریتینە لە پرسیارەکانی پێداچوونەوەی کتابەکەدا، هەم لە بەندی دووەم کە لە لادانی ڕووناچی جارێکیکە دەگەڕێمەوە سەر ئەو بابەتە، ئەوە دیسان دووبارە ڕوونی دەکەینەوە. ئەو جارەیان گەنجەکان پەیوەندی وەردەگرین لە بینی بابەتیان چێ لە بینی گۆشە لادان لەگەڵ دی، واتە لەگەڵ نەگۆڕی درزەکە. بەڵام ئەو جارەیان چێ بە نەگۆڕدادنێن؟ ئەو جارەیان درێژی شەپۆڵەکە نەگۆڕ بێت. ئاگادار بوو. ئەو جارەیان درێژی شەپۆڵەکە نەگۆڕ بێت. دووبارە ئەگەر بێم دوو درزەکە بەکاربینم، بەڵام هەروەکو باسم کرد ئەو دوو درزە ئەو دیە بتوانم بیگۆڕم، دەگۆڕێت. واتە دوو درزەکە کەم و زیاد بکەین. زۆر باشە. ئەوەشیان بریتی بی لە شاشەکە، ئەو شاشەیە کەوا ڕووناچیەکەی دەکرێتە سەر. لێرە تەنها تاکە ڕەنگێک بەکاردێنم. لە بۆ نمونە ڕەنگێکی سوور بەکاردێنین. ڕەنگێکی سوور لێرە درێژی شەپۆڵەکەمان نەگۆڕە، واتە دەستکاری درێژی شەپۆڵەکە ناکەم. تەنها دەستکاری چێ دەکەم؟ تەنها دەستکاری دووری نێوان دوو درزەکە دەکەم. ئەگەر تەمەشایەکی قانونەکە بکەین، تەمەشایەکی یاسایەکە بکەین، گۆشە واتە ساینی گۆشەکە کە دەیکردە ئێم لەمدا لەسەر چێ؟ لەسەر دی. پەیوەندیەک هەیە لە نێوان گۆشە لادان لەگەڵ دووری نێوان دوو درزەکە.
بەتەکید پەیوەندێکی چۆنە؟ پەیوەندێکی پێچەوانەیە. یعنی چی پەیوەندی پێچەوانەیە؟ یعنی ئەگەر هاتوو لە بۆ نمونە دووری نێوان دوو درزەکەمان کەم کردەوە، ئەوە گۆشە لادان یان پانی برژۆڵەکان لەسەر شاشەکە زیاد دەکات. کەواتە بە پێچەوانەوە ئەگەر هاتوو دووری نێوانمان زیاد کرد، ئەوە لێرە پانی برژۆڵەکە کەم دەبێتەوە. کەواتە لە هاوچێشەکە توانیمان قسە لەسەر دوو پەیوەندی بکەین. یەکەمیان پەیوەندی لە نێوان گۆشە لادان لەگەڵ درێژی شەپۆڵەکە کە پەیوەندێکی ڕاستەوانە بوو، و هەروەها پەیوەندی لە نێوان گۆشە لادان لەگەڵ دووری نێوان دوو درزەکە کە پەیوەندێکی چۆن بوو؟ پەیوەندێکی پێچەوانە بوو. زۆر چاک. هیوادارم ئیستیفادەتان لێ کردبی لە بۆ وەڵامدانەوەی زۆر لە پرسیارەکانی پێداچوونەوە ئەوە بە کەلکمانی. ئەوە نسبەت کەلک یەکەمی بەشی هەفتەم دەتوانم بڵێم تا ڕادەیەک زۆربەی شتەکانمان ڕوون کردەوە. دەگەڕێنەوە سەر کەلکی دووەمی بەشەکەمان یاخود کەلکی دووەمی بەشی هەفتەم کە ئەویش بریتە لە لادانی ڕووناچی. باش، هەفتی دوو هەروەک باسم کرد پێی دەگوترێت چێ؟ پێی دەگوترێت لادانی ڕووناچی. لادانی ڕووناچی. ئایا ڕووناچی لادەدا یاخود لادانی ڕووناچی چ کاتێک ڕوو دەدا؟ یاخود ڕووناچی چ جیاوازێکی هەیە لادانی ڕووناچی لەگەڵ لادانی شەپۆڵەکانی تر؟ هەروەکو لاتان ئاشکرایە مەکاتی خۆی چەند جۆر شەپۆڵمان وەرگرتە. لە بۆ نمونە شەپۆڵەکانی دەنگمان وەرگرت، لە بۆ نمونە شەپۆڵەکانی ئاومان وەرگرت، ئەوڕۆ شەپۆڵەکانی ڕووناچی وەردەگرین یان وەرمانگرت. طبعاً لادان لە هەموو جۆرەکانی شەپۆڵ ڕوودەدات. شەپۆڵەکە میکانیکی بی، شەپۆڵەکە کارۆمەگناتیسی بی، شەپۆڵەکە پانڕەو بێت، شەپۆڵەکە درێژڕەو بی. لە بۆ نمونە شەپۆڵەکانی ئاو کاتێک دەگەنە بەربەستێک ئەوە چیان بەسەردەهات؟ لایان دەدات. کاتێک شەپۆڵەکانی دەنگ دەگەنە بەربەستێک ئەوانش لا دەدات. نمونەیەکی ئاسانتان لە بۆ بینەوە، لە بۆ نمونە ئەتوو لە ژوورێک دانیشت بووی، کەسێک لە دەرەوەی ژوورەکە بانگت بکات. ئەگەر دەرگای ژوورەکەت کرابیتەوە، هەرچەندە ئەنگۆ بەرامبەری یەکتریش نەبن، ئەوە جێت لە دەنجی کەسی دووەم دەبی کە بانگت دەکات. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە شەپۆڵەکانی دەنگ کاتێک دەگەنە بەربەستەکان دەتوانن لا بدەن. لەبەر ئەوەیە ئەتوو جێت لە دەنجی کەسەکەی بەرامبەرت دەبێت. ئەگەر هاتوو هەردوو شتان نەکردنە سەر یەکیاڵی ڕاست زۆر باشە. ئەدی شەپۆڵەکانی ئاو بەڵێن شەپۆڵەکانی ئاویش لا دەدەن. نمونەیەکی ئاسان بینینەوە، لە بۆ نمونە ئەگەر ئەگەر تەمەشایەکی دەرچەی بەنداوەکان بکەین، کاتێک ئاوەکەی لێ دێتە دەرێت بە تیژێکی زۆر لە لێواری بربەستەکە یاخود لە لێواری باڵێن ئەو بەنداوی کە ئاوەکەی لێ دێتە دەرێت، ئاوەکە بە هەموو لایەک چی دەکات؟ پەرشوبڵاو دەبێتەوە. ئەوەش بریتە لە لادانی شەپۆڵەکانی ئاو کە شەپۆڵەکانی ئاو لە بەشی سێیەم باسمان لە شەپۆڵەکانی ئاو کرد. زۆر باشە. ئەدی ڕووناچی شەپۆڵەکانی ڕووناچیش لا دەدەن؟ بێگومان شەپۆڵەکانی ڕووناچیش لا دەدەن. لە بۆ نمونە لادانی ڕووناچی، بەڵام لادانی ڕووناچی زۆر 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 کەمترە لە لادانی هەیەکە لە شەپۆڵەکانی ئاو و هەروەها شەپۆڵەکانی دەنگ. هۆکاری لە بۆچی دەگەڕێتەوە؟ هۆکاری لەوە دەگەڕێتەوە کە درێژی شەپۆڵی دەنگ، درێژی شەپۆڵەکانی دەنگ، درێژی شەپۆڵەکانی ڕووناچی کەم. کەواتە لادانی ڕووناچی دەبێت یان نابێت؟ بەڵێ دەبێت، بەڵام لە لادانی هەرێکە لە شەپۆڵەکانی دەنگ و لە شەپۆڵەکانی ئاو کەمترە. وتمان هۆکارەکەشی لەوە دەگەڕێتەوە چونکە درێژی شەپۆڵەکانیان زۆر کورتە. یادەی لادانی ڕووناچی هەروەکو لە بیدایەتی لە سەرەتای ئەو بەشە باسمان کرد، گوتمان لادانی ڕووناچیش یەک لەو دیاردانەیە کەوا پاڵپشتە بەچێ بە سروشتی شەپۆڵی ڕووناچی. طبعاً لەلایەن زانایەکانەوە مەسەلەی لادانی ڕووناچیش زۆر زۆر زەخ کراوە، بە تایبەتی یەک لەوان نیوتن بوو، دوایە پاشان هایگنس هات کەوا توانی لادانی ڕووناچی بە شێوەیەکی تر تەفسیر بکات. کاتی خۆی نیوتن باسی لەوەی دەکردی گۆ ڕووناچی تەنها بە هێڵی ڕاست بڵاو دەبێتەوە، بەڵام پاشان یەک لەو زانایانەی کەوا لە کتابەکەمان ئاماژەی پێکراوە کە بریتیە لە یاسا هایگنس، لە زانای هایگنس توانی ئەوە بسەلمێنی کەوا ڕووناچی لا دەدا چ کاتێک دەکەوێتە سەر بربەستێک یان کاتێک دەکەوێتە سەر لێوارێکی تیژ یانیش کاتێک بە کونێکی تەسکدا تێپەڕ دەبێت. هەروەکو لە پێناسەکە ئاماژەی پێکراوە. باش، بابزانی بیرۆکەی هایگنس لە چێوە سەری هەڵدا
چۆن هایگنز چۆن تەفسیری لادانی ڕووناچی دەکات. زۆر باشە. قوتابیان ئەگەر بێین باس لە دەستوری هایگنز بکەین. هایگنز وەکو پێناسەیەک لە کتابەکەمان باس کرا، دەڵێ دەستورەکەی ئەوها دەڵێ دەتوانین هەر خاڵێکی سەر هەر بەرەی شەپۆڵێک وەک چێتە دابنێن وەک سەرچاوەیەکی نوێی ڕووناچی دابنرێت بۆ پەیداکردنی چێت بۆ پەیداکردنی شەپۆڵی نوێ. بابزانین مەبەست لەوە چییە؟ ئەگەر بین تاقیکردنەوەکەی هایگنز باز بکەین. هایگنز جیا لە زانای پێشوو کە بریتی بوو لە یۆنگ دوو درزی بەکارهێنا، بەڵام هایگنز تاکە درزێک بەکاردێنی لە تاقیکردنەوەکەی خۆی. ئەو درزە هەروەکو لە پێناسەکە ئاماژە پێکرد، ئەو درزە بە کونێکی تەسک اعتیبار دەکرێت، بە کونێکی تەسک دادەنرێت. کاتێک بە هەمان شێوە سەرچاوەیەکی تاگڕەنگ لە بەردەمی ئەو کونە تەسکە دادەنرێت یان لە بەردەمی ئەو بەربەستە دادەنرێت. باشە، دوای ئەوەی کەوا ڕووناچیەکە بە کونە تەسکەکەدا تێپەڕ دەبێت، بەرە شەپۆڵەکان بەو شێوەیە لە دەوری کونە تەسکەکە بڵاو دەبنەوە. ئەوەی کە لێرە ئاماژەمان پێکردیە ئەوانە بریتینە لە بەرە شەپۆڵەکان. هەروەکو بەبیرهێنانەوە لە بەشی چوارەمی کاتێک کە باسی دەنگمان کرد، ئەوە باس کرا کەوا هەموو شەپۆڵێک بە شێوەی گۆیی بڵاو دەبێتەوە. ئەوانە چیان پێدەگوترا؟ پێیان دەگوترا بەرە شەپۆڵەکان. ئەگەر بێن تەمەشایەکی بەرە شەپۆڵەکەی هایگنز بکەین، هەروەکەوەی هایگنز ئاماژەی پێدەکات، ئەو بەرە شەپۆڵە چەند هەزاران چی تێدایە؟ هەزاران خاڵی ڕووناچی تێدایە. هەر یەک لەو خاڵانەی ڕووناچی کە لەسەر بەرە شەپۆڵەکەنە وەکو سەرچاوەیەکی ڕووناچی دادەنرێت. هەر لەبەر ئەوەیە کاتێک شاشەیەک دەخرێتە بەردەمی ئەو ڕووناچیە دووبارە برژۆڵەکانی تاریکی و ڕووناچی لەسەر شاشەکە بەدیار دەکەون. هۆکاری پەیدابوونی برژۆڵە ڕووناک و تاریکەکان لە بۆچی دەگەڕێتەوە. ئەگەر بین تەمەشایەکی تاقیکردنەوەکەی هایگنز بکەین، هەروەکو باسم کرد کە تاکە درزێکی بەکارهێنا، واتە ئەوەی هایگنز لە یۆنگ جیا دەکاتەوە چی لێرە بەکارهێناوە؟ تاک درزی بەکارهێنا، بەڵام ئەویتریا جووت درزی بەکارهێنا. دوای ئەوەی کەوا شەپۆڵەکان لە درزە تەسکەکەوە دێنە دەرێت، تووشی لادان دەبن. ئەو بەرە شەپۆڵەی کەوا دروستی کردووە بە چەندان خاڵی ڕووناچی تێدایە. هەر خاڵێک لە خاڵەکانی ڕووناچی، مەسەڵەن بۆ نمونە ئەگەر دوو خاڵ لە خاڵەکانی ڕووناچی وەربگرین، ئەو دوو خاڵە تاوەکو دەگەنە سەر شاشەکە بە هەمان شێوە جارێکی تر بە یەک دادەستنەوە. ئەگەر بە یەک داچوونەکەیان بریتی بوو لە بە یەک داچوونێکی دروست کرد، ئەوە ناوچەیەکی ڕووناک پەیدا دەکەن. ئەگەر بە یەک داچوونەکەیان بریتی بوو لە بە یەک داچوونێکی لەناوبەر، ئەوە ناوچەیەکی تاریک دروست دەکەن. کەواتە دەستوری هایگنز شۆڕشێکی نوێ بوو لە بۆ لادانی ڕووناچی کە توانی بە تاکە درزێک دووبارە برژۆڵە ڕووناک و تاریکەکان پەیدا بکاتەوە. کەواتە لادانی ڕووناچی ئەگەر بین پێناسەی لەبۆ بکەین، هەروەکو لە کتابەکەمان دوو پێناسی لەو کرایە. پێناسەی یەکەمیان دەڵێ گۆڕانی ئاڕاستی ڕێڕەوی شەپۆڵە، واتە شەپۆڵەکە ڕێڕەوی خۆی دەگۆڕێت. کاتێک بەرچێ دەکەوێت بەربەستێک یان کونێکی بچووک یان لێوارێکی تیژ دەکەوێت، وەیان بڵاوبوونەوەی شەپۆڵەکانە لە لە پشت ئەو بەربەستانەوە کە دێنە ڕێ. ئەو بەربەستانە لە شێوەی چنە؟ یان لە شێوەی تەلێکی باریکن، یان لە شێوەی کونێکی بچووکن، یان لە شێوەی درزێکی تەسکن، یاخود لە شێوەی لێوارێکی تیژن. باش، لەسەر لێکدانەوەی دەستوری هایگنز لە کتابەکەمان ئیشارەتی بە شتێک کردیە. ئەویش پانی ئەو درزە باز دەکات. پانی ئەو درزێکەوە ئەمە لێرە باسمان کردیە. ئەوەیان گوتمان تاک درزە، پانیەکەشی ناوی لێنایە پانی درز. دووبارە پانی درزەکەی بەدی ناوزەند کردیە. بەدی بە هەمان شێوە یاساکەی کەوا پێشتر بەکارمان هێنا دی ساینی تێدا یەکسانە بە ئێم لەمدا. باشە، دووبارە
ساینی تێتا هەروکو تازە ڕوونم کردەوە کە دەکاتە ئێم لەمدا لەسەر دی ئەو دیەیان هەروکو تازە باسم کرد وتمان لێرە ناوی لێدراوە پانی درس بە هەمان شێوە پانی درس لەگەڵ گۆشە لادانەکە پەیوەندێکی پێچوانەیان هەیە باش لە هاگرز لە تاقیکردنەوەکەی ئەوەی تێبینی کرد کاتێک پانی درزەکە دەگۆڕی کەم دەکاتەوە لە بۆ نمونە دیتی گۆشە لادانەکە زیاد دەبێت ئەو کاتە برژۆڵە ڕووناک و تاریکەکان زۆر بەڕوونی بەدیار دەکەون هەروەکو لێرە لە کتابەکەمان ئەگەر سەیرێکی بکەین لە کتابەکەمان سەرەتا درزێکی هیناوە درزەکە پانی درزەکە 1 ملیمەتر بووە باشە چی لەسەر شاشەکە تێبینی کردیا تەنها شوێنێکی ڕووناکی شێوەلاکێشەیی تێبینی کردیا بەڵام دوای ئەوەی کەواچی لێ کردووە دوای ئەوەی کەوا پانی درزەکە کەم کردیتەوە لە بۆ نمونە سەرەتا پانی درزەکە 1 ملیمەتر بووە دوای کردیتە 0.8 ملیمەتر تەمەشا بکەن پانی برژۆڵەکە لەسەر شاشەکە تۆزێک فراوان بووە دوای ئەوەی کەوا هێشتا پانی درزەکەی کەم کردیتەوە لە بۆ 0.2 ملیمەتر تەمەشا کردیا ناوچە ڕووناک و تاریکەکان زۆر بەڕوون و بە ئاشکرا دەریات دەکەون کەواتە لێرە هایگنز جیا لە یۆنگ توانی برژۆڵە ڕووناک و تاریکەکان لەسەر شاشەکە تێبینی بکە تەنها بەچێ تەنها بە یەک درس ئەویش بە گۆڕانی پانی درزەکە برژۆڵە ڕووناک و تاریکەکان لەسەر شاشەکە پەیدا بوو کەواتە ئەو تەفسیرێکەوە هایگنز لە بۆمانی باس کرد پێناسکەی گرنگە پێناسکەی ساڵانە هەتا پێستا 2000 یان 3000 لە بەکەلۆری هاتیتەوە ئاگدار بوو لە بۆ ڕوونکردنەوەی دیاردەی لادانی ڕووناچی دەستگایەک بەکار هاتیە یاخود دەتوانین بڵێن دەستگایەک بەکار هاتیە یان تەنێک بەکار هاتیە ناویان لێناوە درزەچی لادان درزەچی لادان چییە و چۆن درزەچی لادان بەکار دێت باش بابزانین درزەچی لادان چییە مەبەستیە لە درزەچی لادان ئەوەی کەوا ئەتواندرا دیاردەی لادانی ڕووناچی بێت لێک بدرێتەوە باش درزەچی لادان هەروەکو لە کتابەکەمان وەکو پێ ئیشارەی پێ کردووە بەڵام پێناسەیەکی نەکردووە بەس مجەڕەد چەند شتێکی لەسەر باس کردووە درزەچی لادان بریتیە لە پارچە شوشەیەکی ڕووتەخت ئەو پارچە شوشەیە چەندان شخت یان درس یان تاڵی لێکراوە بەهۆی نوکێکی ئەڵماز چەندان شختی لێکراوە تەوان ئەو شختانە لە دووری هەمویان یەکسانن واتە دووری نێوان هەموو درزەکان یەکسانن زۆر باش لەبەر چی درزەچی لادان بەکار هات بۆ مەسەلەی لادانی ڕووناچی ئەگەر بگەڕێنەوە سەر پێناسەکەی لادانی ڕووناچی هەر کاتێک ڕووناچی بکەوت بە سەرچێ بکەوت بە سەرتەلێکی باریک یان بەربەستێک یان کونێکی تیش ئەو کاتە تووشی لادان دەبوو کەواتە هەر یەک لەو درزانە ئەوانە پێیان دەگوترێت درس یان پێیان دەگوترێت تاڵ یان پێیان دەگوترێت شخت یان پێیان دەگوترێت هێڵ هەموو ئەو ناوانەی هەیە باشە هەر کاتێک ڕووناچیەک بکەت بە سەر یەک لەو دێڵانە یان هەر یەک لەو تەلانە یان هەر یەک لەو تاڵانە یان هەر یەک لەو شختانە تووشی چی دەبوو تووشی لادان دەبوو باش طبعاً هەر یەک لەو شختانە بۆ ئەوەی ڕووناچی لەسەریان لا بدا دەبی پانیەکەیان ئەوەندە کەم بی کەمتر بی یان نزیکەی درێژی شەپۆلی ڕووناچی بێت باش هەر لەبەرەوەی درزەچی لادان لە بۆ مەبەستی لادانی ڕووناچی بەکار هاتووە کاتە یەک لە سوودەکانی درزەچی لادان بەکار دێت بۆ سەلماندنی دیاردەی لادانی ڕووناچی زۆر باشە دووری نێوان دوو درزی تەنیشت یەکتر دووری نێوان دوو درزی تەنیشت یەکتری چی پێ دەگوترێت ناوی لێناوە دووبارە ناوی لێناوە دی بەڵام ئەو جارە ئەو دیە ناوی چییە ناوی نەگۆڕی درزەکە پێی دەگوترێت نەگۆڕی درزەک زۆر باشە نەگۆڕی درزەک لە کتابەکەمان بەو شێوەیە باسی کردووە نەگۆڕی درزەک دەکاتە هەڵگەڕاوەی ژمارەی درزەکەکان یان ژمارەی تاڵەکان یان ژمارەی شوختەکان باش
بەمانایەکی تر هەتا ژمارەی درزەکەکان لە درزەکێکی لادان زیاتر بێت ئەوانە گۆڕی درزەکەکە چی بەسەر دێت کەم دەبتەوە. باش کەواتە یەک لە سوودەکانی درزەکی لادان هەروەکو باسی کرد بەکاردێت لە بۆ چێ بەکاردێت لە بۆ لادانی ڕووناچی. سوودێکی تریشی ئەوەیە درزەکی لادان بەکاردێت بۆ شیتەڵکردنی ڕووناچی سپی لە بۆ شەبەنگەکەی شەبەنجی ڕووناچی کە بریتێت لە 7 ڕەنگەکە هەر کاتێک درزەکێکی لادانمان بەکارهێنان وەکو لە دەستگایەکمان هەیە کە پێی دەگوترێت دەستگای شەبەنگبین درزەکی لادانی تێدا لە بۆ مەبەستی شیتەڵکردنی ڕووناچی بەکاردێت لە بۆ پێکنەرەکانی واتە ڕووناچیی سپی کاتی دەخرێتە سەر درزەکی لادان ئەو کاتە ڕووناچیەکە شیتەڵ دەکات لە بۆ هەر 7 ڕەنگەکەی. دووبارە جارێکی تر یاسایەکەی کە لە پێشوو بەکارمان هێنا کە بریتی بوو لە دی ساحیلی تێدا یەکسانە بە ئێم لەمدا جارێکیکەش لە درزەکی لادان بەکاری دێنینەوە. باشە دی لێرە هەروەکو باسم کرد دی لێرە پێی دەگوترێت نەگۆڕی درزەک. هەروەکو باسم کرد نەگۆڕی درزەک هەڵدەراوەی ژمارەی درزەکەکانە. ثێتا دووبارە بریتێ لە گۆشە لادان، ئێم دووبارە بریتێ لە برژۆڵە یاخود پلەی برژۆڵە، ئێم لەمداش بریتێ لە درێژی شەپۆڵ. ئەوە هەمان ئەو یاسایە بەکاردێنین بەڵام هەروەکو ئاگادار بن بەڵام هەموو ئەو پرسیارانێک کە لەسەر درزەکی لادانە ناوی درزەکی لادان لە بابەتەکە دێت. زۆر باشە. ئێستا بابزانین زیادبوونی ژمارەی درزەکەکان یان کەمبوونی ژمارەی درزەکەکان لە درزەکێکی لادان چ پەیوەندێکی هەیە لەگەڵ هەر یەکە لە گۆشە لادان و هەروەها لە نەگۆڕی درزەک. بەردەوام ئەو بابەتە ڕوونکەمەوە ئەم کۆتای پێدرێت. کێفی خۆم ماوەست. باش چەند دەقیقە؟ وەڵا دەدەقە چی دێت؟ ئۆکێ باش. ئەجا وەزنێک ئەو مەقطعی قەتعکێ دوات مشکلی ئێستا لە زێ زۆر باش. ئێستا پێم ئەوە ڕوون دەکەمەوە بابزانین ژمارەی درزەکەکان چ پەیوەندێکیان هەیە لەگەڵ چێ؟ لەگەڵ هەر یەکە لە نەگۆڕی درزەک و لەگەڵ گۆشەی لادان. باش. بۆ نمونەیەکی ئاسانتان بۆ بین بۆ قوتابیان نمونەیەکی ئاسان دوو درزەکی لادان دەینم. ئەوەیان دوو درزەکی لادان. وا دابنێن درزەکە لادانەکان لە ڕووبەر یەکسان بن. باش. لە درزەکی یەکەم ئەگەر ئەوە ناوی لێ بنێم درزەکی یەکەم ئەوەشیان ناوی لێ بنێم درزەکی دووەم. لە درزەکی یەکەم وا دابنێن 10 شوختی تێ بکەین. 1 2 3 4 5 6 7 8 9 10. ئێستا تەماشا بکەن 10 شوخت 10 هێڵ 10 درز لە درزەکی لادان دروست کراوە. لە درزەکی دووەم 1000 شوخت دروست دەکەم. 1000 شوخت دروست دەکەم. وا دابنێن ئێستا دێم 1000 شوخت وا دادنێن طبعا 1000 من دروست نابی 1000 شوخت لێرە دروست دەکەم. زۆر باش. ئێستا تەماشا بکەین قوتابیانی بەڕێز. ئێستا لە درزەکی لادانی یەکەم 10 درز دروست کراوە یاخود 10 هێڵ 10 شوخت بەڵام لە ئەوەی دووەمیان 1000 درز یان 1000 هێڵ دروست کراوە. باش. ئێستا ئەگەر بێت تێبینی بکەین دووری لە نێوان دوو درزەکەکان لێک بدەینەوە بەتەکید ئەوە دەزانین دووری لە نێوان دوو درزەک لەگەڵ دووری لە نێوان دوو درزەکی ئێرە تەماشا دووری لە نێوان دوو درز لێرە لەگەڵ دووری لە نێوان دوو درز لێرە کامیان زیاترە حتمەن ئەوەیان زیاترە. باشە هەروەکو لە بیدایەت باسم کرد گوتمان هەردووچیان هەمان ڕووبەریان هەبێت. کەواتە تەماشا بکەن ئەلێرە دووری نێوان دوو درزەکان زیاترن بەڵام ئەلێرە دووری لە نێوان دوو درزەکان کەمترن. ئەوە یەک. کەواتە ئەگەر بێم لە بۆ نمونە نەگۆڕی درزەک لێرە بدۆزمەوە و نەگۆڕی درزەک لێرە بدۆزمەوە. نەگۆڕی درزەک گوتمان دەکاتە چی؟ دەکاتە 1 لەسەر ژمارەی درزەکەکان لێرەش 1 لەسەر ژمارەی درزەکەکان. زۆر باشە. لێرەیان دەکاتە چی بابەجان؟ دەکاتە 1 لەسەر 10 کە دەکاتە 0.1 لە بۆ نمونە ئەگەر بە سانتیمەتر 20 سانتیمەتر لێرەشیان دەکاتە چی؟ 1 لەسەر 1000 کە دەکاتە 0.01 سانتیمەتر. ئەو مانای چییە؟
مانای وایە نەگۆری درزەک لەو درزەکەیان کە ژمارەی درزەکەکانی زیاترە نەگۆری درزەکەی کەمترە بەڵام لەوەیان کەوە ژمارەی درزەکەکانی کەمترە نەگۆڕەکەی بەتەکید زیاترە. زۆر باش. دووبارە دەگەڕێمەوە سەر هاوکێشەکەم. پەیوەندیەک لە نێوان چێوە دەگین؟ پەیوەندیەک لە نێوان گۆشەلادان لەگەڵ نەگۆڕی درزەکەکە وەردەگرم کە بریتی بوو لە چێ؟ کە بریتی بوو لە دی. ئەگەر بێمە سەر درزەکی لادانی یەکەم. درزەکی لادانی یەکەم کە ژمارەی درزەکەکانی کەم بوو. ئەوە یەک. دوو، دووری لە نێوان درزەکە تەنیشتێکەکان زۆرە. ئەوە دوو. سێ، کاتێک نەگۆڕی درزەکەکەم دۆزیەوە پۆینت یەک دەرچوو. باشە؟ ئەوە لە درزەکی لادانی یەکەم. لە درزەکی لادانی دووەم تەماشا بکەن. کاتێک ژمارەی درزەکەکانمان زۆرە، 1000 بوو، کەواتە دووری لە نێوان درزە تەنیشتێکەکان زۆر کەم بووە. بەڵام کاتێک نەگۆڕی درزەکەکەشم دۆزیەوە نەگۆڕی درزەکەکەمان زۆر بچووتر دەرچوو لە چاو درزەکی یەکەم. ئەگەر بێم هەر یەکە لەوانە لە هاوکێشەکەدا بنێمەوە لەگەڵ گۆشەلادان مقارنەیان بکەین. تەماشا بکەن. هەتاوەکو نەگۆڕی درزەک کەمتر بێت ئەوە گۆشەلادانەکە زیاتر دەبێت. واتە ئێستا لەو دوو درزەکە لادانەی کە لێرە لەسەر سەبوورەکە ڕسممان کردیان. باشە؟ ئەوەیان درزەکی لادانی دووەم کە ژمارەی درزەکەکانی زۆر بوو و هەروەها نەگۆڕی درزەکەی زۆر بچووک بوو کەواتە گۆشەلادانیش زۆر زیاد دەکات. بەڵام لە درزەکی لادانی دووەم کە ژمارەی درزەکەکانی کەم بوو، باشە؟ بە هەمان شێوە نەگۆڕی درزەکەکەشی گەورە دەرچوو لە چاو ئەوەی یەکەم، لێرە کاتێک دابنێن گۆشەلادانەکەی کەمتر دەبێت. ئەوەیان پرسیاری وەزاری لەسەر هاتیتەوە ئەو تەفسیرە بۆیە هیوادارم ئیستیفادەی لێ بکەن. لە دەرسی داهات ئینشاڵڵا دەچین دارێکی پێ پرسیاری حسابی لەسەر ئەو بابەتەشی کار دەکەین و ئەوانەی کە نەگۆڕی درزەکیان تێدایە چۆن دەتوانین ژمارەی درزەکەکان دەربین ئەگەر داواکراو یان ئەگەر هاتوو داواکراو گۆشەلادان بوو یان ئەگەر هاتوو درێژی شەپۆڵ بوو. بەو هیوایەم کەوا سوودێکی باشتان لێ دیتوین تا دەرسی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرین. خواتان لەگەڵ.